جیهانێک لە ژێر زەوی خاکی سویسرا، ئەو وڵاتەی بە سروشت و شاخە جوانەکانی ناسراوە گەورەترین و بەرفراوانترین تۆڕی ژێرزەمینی لەخۆگرتووە کە بریتیە لە ژمارەیەک پەناگەی نهێنی و حەشارگەی سەربازی و جێگەی تەواوی دانیشتوانی سویسرای تیادا دەبێتەوە. ئامانجیش لە بنیادنانی پاراستنی ژیانی هاوڵاتیانی سویسرا بوو لە کاتی ئەگەری بەرپاپوونی جەنگێکی ئەتۆمیدا و گەورەترین تۆڕی پەناگەشە مرۆڤ بە درێژایی مێژوو لە ژێرزەویدا هەڵی کەندبێت و بە سەدان کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتیەوە بە ئاراستەی ڕۆژ ئاوای درێژ بۆتەوە و ڕێگریە سروشتیەکانی تێپەڕاندووە. پەناگەکان لە کاتی دووەم جەنگی جیهانیدا لە چوارچێوەی پرۆژەی هەڵکەندنی کۆمەڵێکی بەرفراوان پەناگە دژی هێرشی ئەتۆمی بنیادرا، وێڕای ئەوەی ئەو وڵاتە بێلایەنی لە جەنگەکەتا هەڵبژاردەبوو. ئەوە دوای ئەوەی هێنری گیزان سوپاسالاری سویسرا پێشنیازی کرد لە ساڵی 1940ەوە دەستپێت بە بنیادنانی دامەزراوەیەکی تۆکمە لە ژێر خاکەکەیاندا بۆ خۆپارێزی لە هێرشی هێزەکانی ئەڵمانیای نازی و ئیتاڵیای فاشی. بیرۆکەکەش لە ناوەڕاستی سەدەی 19دا گەڵاڵە بوو، بەڵام جەنگی جیهانی دووەم بووە هەلێک بۆ جێبەجێکردنی. لە ساڵانی حەفتاکاندا ژماری پەناگەکان گەیشت بووە نزیکەی 400,000 و ئێستاژ نزیکەی 500,000 پەناگەیە. پرۆژەکەش بۆ ساڵانێکی درێژ بەنهێنی مایەوە و هەندێک جار یەدەگی زێر لە بانکی فیدراڵی بێرن بۆ ماوەیەک لەو پەناگانە دەشاردرانەوە. ئەوە لە کاتێکدایە ئەگەر سەرجەم پەناگەکانی تۆڕەکە بەیەکەوە بلیکێنرێن ئەوە درێژەکەی دەگاتە 3780 کیلۆمەتر و هەردوو شاری تاران پایتەختی ئێران و شاری زیورخ لە سویسرا لە ژێر زەویدا بەیەکەوە دەبەستێتەوە. پێشتر ئەو تۆڕە بەرفراوانە باشترین سیستمی بەرگری بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی لەخۆگرت بوو، بەڵام ئێستا زۆربەیان پەراوێز خراون و وەک شوێنەواری مێژووی لێیان دەڕوانرێت. هەرچۆنێک بێت سویسرا بۆ ساڵانێکی زۆر شانازی دەکرد بەوەی خاوەنی گەورەترین پێگەیە لە جیهاندا بۆ پاراستنی هاوڵاتی مەدەنی لە جەنگ و ڕووداوە سروشتیە کتوپڕەکاندا.